ئێمە ڕێزمان هەیە بۆ بەڕێزڕۆبیە و ئەم ڕاگەندراوەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا زۆر گرنگ و خۆشحاڵ بووین کە ئەمان بیست. ئەمریکا ئێمە وەکو نزیکترین هاوپەیمانی خۆمان سەیری دەکەن و شانازی دەکەین بە دۆستایەتی ئەمریکا. ئەمە بەڕوونی پاڵپشتی سیاسەتی دەرەوەی ترەمپ و بڕیارەکانین بۆ بەرەو پێشبردننی ئاشتی و خۆزگوژەرانی لە ناوچە جیاوازەکانی جیهان. هۆکارەکەی ئەوەشە کە ئێستا ئێمە لێرن. ئێمە دەمانوێت بیسەلمێنین کە ئەرێمە کوردستان تەنها لە شەڕی دژ بە داعش باش نییە، بەڵکو بۆ ئەوەش باشە کە هاوپەیمانی دیکەمان هەبێتن، هاوپەیمانی دیکەمان هەبێت و زیاتر لە کتێویشن دروست بکەن و بەرهێنەرانی ئەمریکی بێنە هەرێمی کوردستان. ئەمە دۆخێک دەخۆڵکێنێت کە هەردوو لە براوە دەبن. ئێمە پێمان خۆشە و دەیبینین کە پێشوازیەکی گەرم لە ئێمە دەکرێت و پاڵپشتی لە ئێمە دەکرێتن لە واشنتنەوە. ئێمە لە واشنتن و شەنازی بەم پەیوەندیە دەکەین.